سڵاو بینەرانی خۆشەویست، ئایا دوای ڕووداوەکانی سووریا مانایەک ماوەتەوە بۆ پێکەوە ژیان؟ ئایا کێشەی کورد لەگەڵ دەوڵەتان و سەردەستان و دەسەڵاتدارandایە یا کێشەیەکە لەگەڵ نەتەوەکاندا؟ ئایا دەکرێت باس لە برایەتی گەلان بکەین لە کاتێکە هەموو گەلەکان یاخود هەموو دەسەڵاتدارانی ئەو گەلانە دشت بە سادەترین مافەکانی گەلی کورد دەجوڵێنەوە؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر حسێنمان کردووە. مامۆستا بەخێربێ. زۆر سپاس کاک سۆران. ئەم ڕووداوانەی دوایی لە سووریا ئێمە تا ئەم لەحزەیە تا ئەم ساتەوەختە باسمان لەوە کردووە کە دەوڵەتە ناسیۆنالیستە ڕەگەز پەرستەکان دشت بە مافی نەتەوەی گەلی کورد کە چێستا بینین ئەوەشمان تێپەڕان هاتینە سەر دەوڵەتی دینی یاخود دەوڵەتێک یاخود سیستمێک کە بەخۆی ئەڵێ ئیسلامی لێرشدا هەمان باوەڕین هەمان کارەسات ئەبینینەوە جارێکتر. ئایا ئەکرێ بڵێن پێکەوە ژیان گونجاوە لە ئێستای ئێمە لەگەڵ وڵاتان یاخود لەگەڵ گەلانی نەتەوەکانی فارس و عەرەب و تورکە دوای ئەم هەموو ڕووداوانی کە بینین؟ ئایا مانایەک بۆ پێکەوە ژیان ئەمێنێ؟ زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵی K24. وڵا لە ڕاستیە کاک سۆران خۆی ئەم پرسیارەی جەنابەت و ئەم چەمکی لێبوردێ و پێکەوە ژیانە ڕەنگە ئامانجی هەمومان بێەوە باشترین ئەڵتەرناتیڤە بۆ ئەم پێکهاتە ئیتنی و تایفیانە لە چوارچێوەی ئەم سیستەمە سیاسیانی کە ناوی عێراقە، ئێرانە، تورکیایە، سووریایە و ڕەنگە ئەمە باشترین بەدیل بێ و باشترین چارەسەر بێ بەو دەلیلەی لە بەشێکی زۆری ئەو شوێنانەی کە ئەم چەمکە خۆی چەسپاندووە و ئەم تۆلێرانس و لێبوردەیە جێگای بۆتەوە مثلەن ئاشتی سیاسی بەرقەرارە، ئاشتی ئابووری، ئارامی، کۆمەڵایەتی، مەزهەبی، دینی و لەبەرەوەی مرۆڤبوون و ئینسانی بوون چەقی چەمکەکەیە و چەقی ئەم فەلسەفەیە لەناو ئەم سیستەمە سیاسیە. بەڵام بەداخەوە کە ئەوی کە ڕوویداوە بەرامبەر بە تاکی کورد و ئینتیمای کوردبوونی لە ڕاستیە کورد بەرپرسیار نییە لەم شوێنانەوە ئەوی لە جەنابیشی دڵی لە سیستمێکی سیاسی ئەلمانیەوە بۆ سیستمێکی سیاسی ئیسلامی لە ماوەی با بڵێم لە دروستبوونی سووریاوە لە دروستبوونی سووریاوە لە 1940ەوە تاگا بە ئێستا ئەم سیستەمە سیاسیان یەک لە دوایە کاتون هەمیشە نەک هەر کوردیان وەک جەنابەت بە هاوڵاتی پلە دوو حساب نەکردەوە. مەسەلەن لە بەشێکی زۆری سەرژمێریەکانە کوردیان ئەژمار نەکردووە و لە شەستەکانی شاکاتێکە سەرژمێرێک لە حەسەکە حسابەکەن ینی بەشێکی زۆری کورد هیچ ناسنامەیەشی نییە و تاوەکو ڕووداوەکانی 2011 بەشێک لە کوردەکان هیچ ناسنامەیەکیان نەبووە، خاوەنی هیچ ناسنامە و مثلەن فۆرمێکی کوردبوون نەبوون لە وڵاتە لیان ساندراوە هەر هاوڵاتی بوون کوردبوون کە هیچی نییە. مثلەن جنسەیەکی نەبووە، دەفتەر نفوسێکی نەبووە بە قەولی خۆمان، پاسپۆرتێکی نەبووە، هیچی نەبووە. ئەمانە وتویانە لەبەرەوەی هاتوون و لە سەردەمی حەفزە سەدیشا بەشێک لەو کوردانەی کە لە سەدەی حەڤە و ئیمپراتۆریەتی عوسمانی هاتبوونە حەڵەب و ئەوانە تەسلیمی کردنەوە وتیەوە هاوڵاتی من نین. لەبەرەوە قسەکەی ئوستاد وەکو چۆن فەیلەکان وەکو فەیلەکان و لە زۆر ئەم کاک سۆران بەڕاستی خۆ مشکلەکە هەر ئێمە نین. مەسەلەن ئەمە لە مەغریب هەیە، ئەمە مەسەلەن لە سۆماڵ ئەیبینی، ئەمە لە جەزایر ئەیبینی، وتەنان لە میسر ئەیبینی، وتەنان لە ئێرانیش هەیە. ئەمانە لە هەموو ئەم سیستەمە سیاسیانە ئەمانەی کە ناویان ناون کەمینە حەزف کراون و تەنانەت وەکو جەناب دەڵی لێبوردەیەک هەیە بەرامبەریان نەمافی هاوڵاتی بوونیان هەیە. مەسەڵەن ئەمان لە چوارچ ئەم هاوڵاتیانەی مەسەلەن تۆ دیقەت بە لە ئێرانە چەرکەسە، بلوچە، تورکمانە، عەرەبە، کوردە، ئەمانە هیچی وەکو هین حساب ناکرێن، یعنی وەکو هاوڵاتی ئەم وڵات حساب ناکرێن. بەرخو بەداخەوە هەمیشە وەکو مەترسی سەیرەکرێن. کورد بە درێژایی مێژوو لەم وڵاتانەیە
لە دوای ئەم دابەشکردنەوە کە ڕوویداوە بەسەر ئەم چوار دەوڵەتە نەک هەر مەسەلەن ڕێزی ئینسانیان لێ نەگرتون وەکو ئینسان وەکو مرۆڤ نەک هەر وەکو مەسەلەن هاوبەشێکی ئەم سیستەمە سیاسی ڕێزیان لێ نەگرتون بەڵکو میشە بە مەترسیان زانیون یا زۆر جار يعني ئەمەنە بێمەعنا مەسەلەن ناسنامەیان داوە بە کورد ئەمە کە ئیسرائیلی دوو هەمە خۆش دەبینی بەتابەتی بەشێ لە ڕۆشنبیرانی عەرەب و تورک و فارس و ئەوانە ئەم فۆرمەی بەسەرا بڕن. بەڵام من ئەڵێم لە ئاڵوگۆڕەکانی سووریادا بەداخەوە لە دروستبوونی سووریاوە پاشەکشەی ئینتیدابی فەڕەنسی کە لە 1920 لە ئینتیدا بۆ 36 سەربەخۆی داوە بە سووریا لەو کاتەوە هیچ کات مەسەلەن سادەترین نەک ماف نەدراوە بە کورد قەتڵ و ئام کراوە و هەمیشە بە سوکایەتی پێکراوە بەڵێ سوکایەتی مەسەلەن وەکو ئینسان پێکراوە سوکایەتی وەکو نەتەوە پێکراوە سوکایەتی جارێکی تر لە بینی مەسهەبەکانی شیعە و سونە لەنا ئەم سیستەمە سیاسیانەیە سوکایەتی پێکراوە و سوکایەتی پێکراوە لەبەرەوەی مەسەلەن لە دۆستایەتی لەگە وڵاتێکی وەکوتم مەسەلەن ئەو فۆرمەشی بەسەرا بڕاوە کامە ئیسرائیلی دووەمە مەترسین لەسەر ئەم وڵاتە یان هۆکارن بۆ پارچە بەبوور مامۆستانۆر من لەم ڕۆژانە شتێکی ئەیاد جەمالەدینی شیعەم خوێنەوەی عێراقی کەیترەوەی چەکە لە هەرە کراوەکان و منفتیحەکان واز لە کورد بێنن بەرامبەر بە بەهائیەکانی ئێران وا قسەکە کە هەلچی خیانەتێک لە ئێرانەکە ژەر سەری ئەوانەوە پێویستە ناو ببرێن تۆ چ باشە باسە ئەمە چ باسێک ئەمنن تۆ بۆ پێکەوەژیان کە تۆ هتلەر ژەردا ئەوە کردۆکە جوولەکە و قەرەچی دەناو ببرێن زانی کاک سۆران ئەمە لە چیەوە ئەم دیارە لە دیوە سیاسیەکەیەوە ئەم نەزعەیە لەو شوێنەوە سەرچاوە ئاگرێکە نەتەوەی سەردەست پێی وایە ئەوە مرۆڤی باڵایە و نەتەوەی باڵایە و سوپەرمانە بە قەولی نیچە ئەمە ئەوانەی تر پلەدون و پلەسێن بۆەوەی کە جەنابیشی دێڵی خۆی هیتلەر هەر بەم نەزعەیەوە هات ئەمەی کرد پێی وابوو بۆچی گەلانی هیچ گەلێک نابێ بە قەدەرگەلی ئەڵمان پیرۆز بێ و مقدەس بێ و پێشی وابوو جوولەکەکان کە لە کاتێکە هیچ نین اقتصادی وڵاتەکەیان بەدەستەوە پێویستە قەتڵ و عام بکرێن ئەوەی کە کردنی تا ئێستاش ئەڵمانیا باجی ئەمادا مەسەلەن ئەوەی کە جەنابێت بەهایەکان لە ئێران یەزیدیەکان لە کوردستانی عێراق باشە چەرکەسەکان لەناو ئەم پێکاتانێ ئەمە لە جزایریش وەکوتم لە مەغریبیش بە هەماشەوە بەرامبەر ئەم کەمینە بەربەر و ئەمازی خۆوانە بەڵێ دقیقاً بەراورد دەکرێت کە ئەمانە ئەمیشە جێگای مەترسین بۆیە قسەکەەوە کاتی کە ڕۆشنبیرێک ئەمە ئاڵێ کە گرفتەکە لێرەیە خەتەرەکە لێرەیە کاتی ڕۆشنبیرێک ئەم تۆمەتانەداتە پاڵ کەمینەیەکی بەهایی کە بەڕاستیە هیچ وانە هیچ شتێک لە ژێستەری ئەوانەیە نە ئەمانە لەناو ئەم گردونەیە خاوەنی عەقیدە و بیر و باوەڕێکن خاوەنی جۆرێ لە کولتوری کۆمەڵایەتین خاوەری جۆرێ لە دابێک و عورفێکی کۆمەڵایەتین خاوەری ڕەنگە بیر و باوەڕێکی سیاسی جیاواز من خاوەری هەڵگری ئیدۆلۆژیایەک و ئاین و مەسەبێکی جیاوازن بەڵام قسەکەوێت نەتەوەی سەردەست دەوڵەتی سەردەست قبوڵی ئەمە ناکات باشە کاکەن ئێستا با بڵین لە کورد لە عێراق بڵین سیستەمێکی ئیسلامی مەذهبیمان هەیە لە سووریاش بە هەمان شێوە ئێستا بۆتە سیستەمێکی ئیسلامی مەذهبی ڕاست یعنی چۆن ئەکرێت باس لە پێکەوە ژیان بکەین مەسەن کورد لێرە یا هەموو نەتەوەکان لە عێراق ئەکرێت ئەمی کێشەمان بەس لەگەڵ با بڵێن سەرانی شیعە هەیە یا عەرەب بە گشتی وەک ئینسان وەک تاک ئێمە کێشەمان لەگەڵیانانێ ئەوان کێشان لەگەڵ ئێمان نیە خۆر ئێمە نین بەرامبەریشمان هەیە زای کاک سەرانی بۆ چونی جیاواسێ هەندێک بۆ چونێک پێی وایە کە ئێمە کێشەمان لەگەڵ هاوڵاتی عەرەب نییە لەگەڵ هاوڵاتی فارس و تورک نییە یعنی ئێمە کێشەمان لەگەڵ ئەم نەتەوانە نییە کێشەمان لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ سیستەمی سیاسیە بۆ چونی دووەمیانەوەیە کە ڕێک ئێمە هەموو کێشەکانمان لەگەڵ دەسەڵاتێکە دیموکراسی قبول نییە لێبوردەییتیان نیە وەگیەکیتیان نیە و دادپەروەریتیان نیە و عەدالەتیتیان نیە لە ڕاستیە هەردووکیان بەشی خۆیان حەقەتی تایە بەڵام قسەکەی کاک سۆران مەسەلەن باسی عێراقت کرد لە دروستبوونی مێژووی تازای عێراق لە 1920ەوە باشە هەر سیستەمێکی سیاسی شیعە سونە و هەموو دەسەڵاتدارە سیاسیەکانی کە لە مەلیکەوە تا دێت تا ئاگاتە بەعسیەکان و تا دەگاتە مەسەن سەدام حوسێن و دوایش تا ئاگا بە ئێستا مەسەن لە هیچ کوێ کورد ناتوانێت مافی هاوڵاتی بوونی هەبێ وەک یەک بێ
ئەوەی کە ئێستاش لە عێراقا ئەگوزارێ دەرەنجامی ئەو زروفە مۆزوعیە ئەو ئاڵگۆڕانەیە کە لە دوای جەنگی کەندا و ڕوخانی دیواری بەرلینوانە پێکاتوە دەستورێک هەیە دروستە لە دەستورەکە لە مادەی یەکەم خاڵی یەکەم عێراق وڵاتێکی دیموکراسی و دووەمیشیڵێ ئیسلام هەبێ دەستوری سەرەکی بێ بەهەرحاڵ شوێنی جێگا و پێگە و ئازادی و مافەنەتەوەی و پێکاتە و ئیتنیک و تایفە جیاوازەکانیشی تایە بەڵام لە حقیقەتە وایە مەسەلەن تۆ لە ساڵێکە چەند جار موچەی خەڵکی کوردستان ببڕی بە دەلیلی چی درۆن بنێریە سەر چەمچەماڵ و فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بە دەلیلی چی ئەگەر مەسەلەن لە سلێمانی و هەولێر عەرەب بژیایە ئەوەیە کرد نا هەدەفەکە پێشەوەی بەڕاستی لێدان بێ لە بنکەیەکی اقتصادی یا لە بنکەیەکی گەشت و گوزار و لە شوێنێکی حەزاری و مەدەنی وەکو مەتار لێدانە لە ئینسانی کورد ئەم جوگرافیایە ئەم پەنتە سیاسیە جوگرافیایە ئەم منطقەیە بەدەست کوردەوەی هەدەفەکەی ئەمەیە لێدانە لەمە بۆچیش ئەماکە ینی بۆچی لە مەتارەدا مەتار لێدا ئەڵێ ئەمە ئیسرائیلەکان هاتوچێ لێوەکەن کە مەسەلەن درۆیەکی چەند گەورەیە لە ئوردنی تەنیشتیەوە سەفارەتی لە ئوردنی تەنیشتیانەوە سەفارەتخانەی هەیە بەشێکی زۆری وڵاتانی عەرەبی چوونە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە و دیفاع لە باشترین نمونە دەوڵەتی تازەی سووریا لە دەوڵەتێکی ئیلمانی دژی ئیسرائیل و دۆستی ئێرانەوە ڕێک پێچەوانە بۆتەوە بۆ دەوڵەتێکی ئیسلامی دۆستی ئیسرائیل و نایاری کۆماری ئیسلامی ئێران خۆ بەپێی واقعەتەکە بوو ئەحمەد شەرە دۆستی کۆماری ئیسلامی ئێرانی بێ لە ڕووبەیە کەچی مەسەن ئێستا و بۆ باکسەوە هاوکێشەکە عکس بۆتەوە هەموو ئەوانێک کە ئیسرائیل داوای کردووە ئەوان بە 10 ئیمزایان کردووە کەچی مەسەلەن کورد تاوانبارەکەن بە بۆی کە هاتوچۆ لە سلێمانیا لە هەولێرەوەکە بەس ئیمکانە پێکەوە ژیان دروست بێ ئەلم منطقەیاڵی کارێکی قورسە و ئەوەیش کە ئێستا هەیە بەسەلە لە شوێنێکی وەکو عێراق باوەڕکە ئەو هۆمۆجین و ئەو مۆزاییکەی دروست بوو ئەو تەوازای هەیە و ئەو لێبوردە هەیە بەشێکی زۆری کووردە بەشێکی زۆری کووردە یعنی ئەگەر نا عێراق بۆی بکرێ سبێنێ ئەم هەرێمی کوردستانە کۆتایی پێنێ و لە کوردستان توانیمان ئەو پێکەوە ژیانە دروست لە کوردستان بێگومان تا ڕادێک ینی فەرقی ئەمەش موسڵمانین و ئێمەش خەڵک نەکەنێمە موسڵمانین کاکە لێرە کاکەیی هەیە مەسیحی هەیە جوولەکە هەیە ئێزیدی هەیە ئەرسەدۆکس هەیە کاسۆلیک هەیە مەس هەموو ئەمانە لە کوردستان هیچ کێشەیەکیان نییە بەڕاستی کاگەنەوە بە ئەمەش واقعی بین خۆ بڵێن حکوومەتی بەغا ئەگەر ئێمە وەکو ئەوانە قوبوڵمان بێ بژین کێشیان نییە بەس ئێمە خاوەنی جوغرافیاین خاوەنی سەروەتین خاوەنی نەتەوەیەکی جیاوازین ئەمانەیە جیاوازن بۆچی من وەک ئەو نیم خۆ ئەگەر سیستەمە سیاسیەکەی بەغا سیستەمێکی فەڕەنسیە وەکو هاوڵاتیەکی فەڕەنسی کە هاوڵاتێکی فەڕەنسی و هاوڵاتێکی نەیجیری لە فەڕەنسا هەمان ناف و هینیان هەمان ناف و ئیمتیازیان هەیە و ڕاستە مەسە لە پاسپۆرتەکە نووسراوە هاوڵێتێکی نێژیریە بەڵام هەموو مافی هاوڵاتی بوون و شارەمەندبوونێکی هەیە ئەگەر بەغا ئەوێ ئەمە لەگەڵ منکە مشکلم نییە بەڵام خۆکسەکەی ئەو سەرەتی ینی یەکەمین و ئەخیرین گرفتی لەگەڵ منەوەی کە کوردم باشە ڕاست وەکو تۆتن من زمانم جیاوازەکەکە مەسەلەن بە هەزار حاڵ لەو دەستوریە جێگای کراوەتەوە بە هەزار حاڵ لە شوێنێک پیان ناخۆشە لە پاسپۆرتێکی عێراقیا بە کوردی بنووسرێ کاکە مەسەلەن من زمانم جیاوازە من ڕوانگە و بیر و باوەڕم جیاوازە من جوگرافیام جیاوازە من جلوبەرگم جیاوازە مەس ئەگەر خۆ من بۆ خۆم پێم وانە مەس ئەمانە هەرگیز لەگەڵەوە نیم ئەم چ قسانەی منی ئەم چەمکانەی من و تۆی مناقەشەیەکین وەکو فکری ناسیۆنالیزم لێک درێتەوە من بەڕاستی لەگەڵ ناسیۆنالیزم نیم ناسیۆنالیزم هەندێک جار سەرکێشەی بۆ فاشیزم بۆ ڕاستیزم تۆ خاوەنی نەتەوەیەکی یانی تەبیعیە بس أبي الرز لما بقري رز لما بقري أخذ نايكا بوي من بخوم قشبين نيم بوي كلنا أم سيستم السياسي يعني أم منطقية يعني لي بوردي وتوليرانس وما في هاولاتي بنشارو من بأساني دستبر بكري باشا ما مثلا أنور إسام مسألة بابلين أم كم كتازاني كدروسة بن براتي جلان وديمقراطي جلان شو نجي أما بكين ولا أم واقع بەتابەتی مەسەن با بڵێن حتا ڕۆژاوای کوردستان لە سووریا زۆر ئەمان بەکارێنا لە ئەوڵەوە هاوارەکەن ئێمە دەوڵەتمان ناوێ ئێمە خاوەنی سووریاین سووریایشی یەکگرتووی بەهێزمانەوە هەر ئایدۆلۆژیای پەکەکە خۆی باوەڕی بە دەوڵەتی نەتەوە نەماوە ئێستا بەلانی کەمەوە وەک ئەوەی کە دەرەکەوێت
خۆها ئەوەش لێ قوبوڵ ناکرێت چۆن باسی براتی گەلان بکەم ڕێک وایە لە ڕاستی ئەوەی کە لە سووریا ڕوویەدا جۆرێکی ترە لە فاشیزم لە ڕاسیزم و قەتڵ و عامێکە بربەرێتێکە بەڕاستی ئەکرێ ینی وعد بوو دوای گۆڕینی ئەم سیستەمە سیاسیە لە سیستەمی بەشار لەسەدەوە بۆ سیستەمی جۆلانی جۆرێکی تر لە بەرخورد لەگەڵ ئەم پێکاتانە بکەن کەچی بەداخەوە ئەو عەلەویەکانن دروزەکانن ئەوە هێشتا نەگەیشتۆتە سەر شیعەکانیش بە تەواوی کە مەسەلەن ئەوانە لە ساحل مەسەلە جێگایان هەیە و مووقعێتیان هەیە و تا دوێنێ زۆر دۆستی کۆماری ئیسلامی ئێرانی بوون شیعە بوون ئەوە هێشتا نەگەشتوێت بەڕاستی یعنی لە داهاتوە ئەوە ئەسنەس پێی ئەوانیش بەڵام ئەوەی کە جەنابەت وتت هەسەدە وەکو گرێدراوێکی پارتی کرێکارانی کوردستان یا با بڵێم ڕۆژاوە وەکو گرێدراوێکی پارتی کرێکارانی کوردستان ئەوە جەنابەت دەڵێ خودی ئەو جالان لە مانیفستۆی شارستانی دیموکراسی لە بەرگی پێنجەم اعتراف بەوەکە ئێمە دەوڵەتی نەتەوەمان ناوێ و تەنانەت ئەو پێی وایە مەترسین لەسەر دیموکراسیش بەڵێ دەوڵەتی نەتەوەمان ناوێ و خۆسەری دیموکراسیمانێ و پێی وایە دەوڵەت نەتەوە مەترسیە لەسەر مەسەلەی ڕێکخرائی مەدەنی لەسەر مەسەلە دیموکراسی و ئازادیەکان باشە کە تۆ مەسەلەن لە تورکیاش و لە سووریاش کە ئەمە بۆ چوونەکەیەتی دەوڵەت خۆ بێرلانی کەم سادەترین مافەکانیان پێ بدە کەچی ئێستا خۆ دەیبینی کە هەر شتە لە ژێر بیانوێکە بەڵام قسەگوی کاک سۆران ئەوەی جەنابەت بتوێت بۆ جێخستنی ئەم چەمکە و بۆ ئەم مافی هاوڵاتی بوون و تۆلێرانس و شارۆمەندبوونی ئینسانەکانە ناوێکە ینی سیستەمی پەروەردە زۆر گرنگە و کولتور زۆر گرنگە و هونەر و مۆسیقا و پیاوانی ئاینی و زانکۆکان و کۆمەلگای مەسەڵەن ڕۆشنبیری و ئەدەبیات ومانە زۆر گرنگە کە بتوانێت ئەمە جێ بخا مەسەڵەن قەیچێکا کورد و عەرەبەیەکەوە بژین هەریەکەیان بە ماسفەکانی خۆیانەوە یعنی ڕێز لە بیر و باوەڕی جیاوازی بیر و باوەڕە سیاسی و ئیتنی و مەسهەبی و فکرەکانی بژینێ کورد و عەرەب مەبەستەوە چۆن پێ ینی بڵین ئێستا کوردستان ببێ بە چ عەرەبە بێتە ئێرە کورد بچێتە عەرەبستان یا هەر دوو شێوازی جیاواز یا دوو جوگرافیای بە هەر کام لەم ئەلتەرناتیڤانەی پێتوانێت عەرەب کاتە بێتە ئێرە نەکرد عەرەب هەر دنەتەوەی کوردەوەردە ئیزاحەت پێکا لە شوێنی خۆت لاتە بە وەک ئێستا مەسەن کەرکووک کاکە حەویجە ئەوە تا لە پاڵمانە تا دوێنێ کورد بوو ئێستا کوا مەسەلەن لەودی ورمێ کورد بوو ئێستا کوا هەمەدان کورد بوو ئێستا کوا چۆن بڵین دەوڵەتی سەردەست وایە مەسەن چ ئەوەی حافزە سەر لە دوایەتە سەرکاری بە درێژایی 911 کیلۆمتر تعریبی کرد لە ڕۆژاوای کوردستان ئەوە خۆشتان نەبینن کە تورکیا چی کردووە و لە کۆماری ئیسلامی ئێران لە ئێرانی ژەوەی کە جەنابەت دێڵێ لە 130 ئێستا ڕزایە ئورمێ کووردە هەمووی تورکی بۆهێناوە یەکیان بۆی کە بەڵێ تورکی ئازاری بۆهێناوە لە عێراقیشا خۆتان بینیان سەدام حوسێن چی کردو نەک بەو ناوچانە لە پێشتریشا بە کەرکووک و خانەقین و ناوچەکانی تر و هەموو قسەکەوەی ئێکاک سۆران ئەم عەقلیەتە بە نەزەری من هێستا نەگۆڕاوە ئەم بۆچوونە هێشتا نەگۆڕاوە نە حاکمیەتی شیعەی عێراقی و ئێرانی نە حاکمیەتی سنەی تورکی و عەرەبی سووریا نەگۆڕاوە سەیری عێراقین لە ساڵی 1920ەوە عێراق دەوڵەتێکی سەر بەخۆیە بەڵێ وایە ئەمە 100 و ئەوەنە ساڵ یعنی لە 100 و ئەوەنە ساڵە سیستمێک نەهاتە سەر دەسەڵات کە ئەو مافەیە ئەو مافی هاوڵاتی بوونە بە ئایا ئەمە دلیل نییە لەسەر کە کێشەکە لە دەسەڵات خۆیانێت تەنیا بەڵێەوە کێشەکە بە تەنیا لە دەسەڵاتان نییە ئەو سەقافەتەیە کە بڵاو بۆتەوە کێشەکە ئەوستاز ینی مەسەلەن ئەم سیستەمە سیاسی شێ دروستیەکە ئەم کۆمەلگایە و تاکانی ئەم کۆمەلگایە دروستیەکەن ئەم ئاین و بیر و باوەڕە چی سەپێنێ ئەم دەستورە چی نووسێتەوە وە چێ منهەجی زانکۆکان و قوتابخانەکان داهانێ ئەم سیستەمە سیاسیەکە تاکەکانی پێکال لەبەرەوە قسەکەوەی ئەمە ئوستاز منهەجیە و مناخیە و کۆمەلگاکەی پێپەروەردەکراوە تاکەکانی ئەم کۆمەلگا عەرەبی و فارسی و تورکی پێپەروەردەکراوە کە ئەمانە نابێ مەسەلەن نە هاوبەش بن نە عەدالەت هەبێ و نە بتوان بە زمانی خۆیان بخوێنن ینی سادەترینشی دەوەی لە تورکیا تۆن ڕێگان نادا بە زمانی کاک سۆران نەک هەر ئێستا لە دەی هەفتاکان و تەنانەت لە سەرەتای هەشتاکانیش ژنومێر لە تورکیا نەتوانی لە ماڵەکەی خۆیانە بە کوردی قسە بکەن چونکە گومانیان لەسەر بوو یەکێکیان بۆیان نەبوو هیچ
بۆیان نەبوو تەنانەت بە زمانی کوردی قسە بکەن و هیچ شتێک نەبوو بەڵام قسەکەوێ بە مروری زەمن بە خەباتە تێکۆشانە واقعیەتی ئەو ئاڵگۆڕە سیاسیانەی ئێستا کورد شتێکی ترە لە ناو تورکیا. باشە ما بەسانوەر بەڕێز مەسعود بارزانی کە ئیتر خەریکم بڵین لە ئێستا لە کوردستان لە ناو کوردستانی گەورەشە ئەنی کارکتەرێکی نایابی تایبەتە کە گوێی لێگیری لە دنیای باسی ئەوەکە کە کورد ئیمانیان بە پێکەوە ژیانە و کێشیان لەگەڵ نەتەوەکانی ترانێ بەڵام پرسیارەکە ئەمێ ئێمەی کورد خۆمانمان نەزانین کێشەمان خواخوامان عەرەبێک بێت و بە عەرەبی قسەی لەگەڵا بکەین یا إلى آخره بەڵام ئەم نەتەوەکانی تروان پرسیارەکە لەمەدای پێتوانێت ئەم بڵین ئەم گوتارەی بەڕێز کاک مەسعود بارزانی بۆ ئیستیهلاکی محەلی ناو بنێم بۆ ڕای جیهانی ناو بنێم بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ناو بنین واقع پێمان ئەڵێ کە عەرەب لەگەڵ کووردە بەم شێوەی کورد بیرەکەن و لەگەڵ عەرەب زانین کاک سۆران قسەکەی جەنابی کاک مەسعود من جۆم لێ بوو یەکیان ئەوەی کە جەنابەت تەفسیرت کرد یەکیان ئەوەی کە لەم ڕۆژانەیە وتی ینی حملەیەک دەستی پێکرد بوو چێشخانەیەک من هاوڵاتیە سووریەکان دەرەکەم و ئەنا ئەوە نەقدی کرد وەرخی لێگرت قسەیەکی معقولی کردوە ئەوەی کە بەردەوام لە خەتابەکانی کاک مەسعودی شایمای بینی جەخل لەسەر ئەو دۆستایەتی پێکاتەکان و نەتەوەکان و جیاواز لە ناوخۆی کە ئەو لانی کەمەوەی کە لەژێر سای سیستەمی هەرێمی کوردستانن لە ڕاستیە واقعیەتی هەیە مەسەلەن لە کوردستان واقعیەتی لە کوردستان واقعیەتی هەیە ئەو واقعیەتە چییە مەسەلەن ئێستا ئوستاز لە هەولێر کەنیسە هەیە لە سلێمانی کەنیسە هەیە مزگەوت هەیە لە سلێمانی حوسێنیش هەیە ئێمە ڕێزگرتنە لەوانە دوایەوە ئەوەندەی من بزانم ئەم چەمکە لەلایەن کاک مەسعودەوە هەروە بە ئاسانی نەوترا و هەروە بە ئاسانیش ئەترافی پێ ناکرێت بۆ معلوماتی جەنابەت یەکێ لە هەرە خاڵە ئەساسیەکانی پشتیوانی ئەوروپیەکان و بە تایبەتی فەڕەنسیەکان لەسەر ئەم بابەتەیە کە پێیان وایە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دوو هێزە سیاسیە لەم منتقانی خۆیان ملەتی کوردستان بەڵێ میلەتی کوردستانیش ڕێز لە پێکاتەکان لە کەمینەکان ئەگرن ئەوەی کە ناوی کەمینەکانە یا پێکاتەکانە هەیە هەرچیەکە مەسەن تورکمەنە مەسیحیە ئەرسەدۆکسە ئێزیدیە کاکەیە ئەمانە بەفعلی وایە بەفعلی مەسەلەن ڕێزیان لێژیرێ ئجا قسەکەەوەیە کە ئەمە بۆ خۆمە کێشەمان لەناو کوردستان کێشەمان لە دەر لەگەڵ عەرەب و فارس بۆ کاکە خۆیمانتوانی کێشەمان لەناو خۆشمانە هەبێت ئەمانتوانی خۆ کاکە عەرەبیش زۆرە لەم جوگرافیای ئەژی و ئێستا بە دەیان هەزار بە سەدان هەزار عەرەب لەم منتقەیە ئەژین لە هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجا ئەژین قسەکەوەیە جا لەگەڵەوەشە هەندێک نەسعەی تاکی ناو کۆمەڵگای کوردی هەیە کە هەڵێ عەرەب بۆچی هاتووە لە سلێمانی مڵگە خریا لە هەولێر نەخێ دیاردە نیە نابێت بشبێ بە دیاردە ئەبێت نێڵی لە حاڵەت تێپەڕە چکار ئەمەیە ئوستاس ناسیۆنالیزمە ئەم کەسەی کەواڵێ لە حاڵە ناسیۆنالیزم ئوستاس ئەم حاڵەتەی خەڵکی عادی کە وشارێکی قۆڵی نییە بەڕێی من ناسیۆنالیزمە بەڵام وردە سەر کێشەیە بۆ ڕاسیزم و فاشیزم بە نەتیجە ڕاسیزم و فاشیزمی ئەوروپا هەر بەم شکڵە هاتنە سەرکار یعنی تاکەکانی ئەم وڵاتە هانی سەرکردەکانیاندا کە ئەمانە ئێمە مەسەلەن چه هیتلەر و چ مۆسۆلۆنی ئەم قەتڵ و ئامە بخڵقێنن بۆیە قسەکەوێت لە ئەوەی ڕاستە ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ڕەنگە کەم و زۆر لێم بیستون کە بەشێک پێیان وایە عەدالەت نییە لە دابشکردنی پۆستەکانە لە ئیستیحقاقی پۆستەکانیانە وەکو هێزە سیاسیەکانی مەسەن ئاشووریەکان یان مەسەلەن زۆر جا جۆمان لە تورکمانەکانە بێ ئەمە حەقی خۆیانە بەڵام ئەوەی کە مافەکانیان پێشێل بکرێت بچەوسێنرێنەوە ئینتیمای هاوڵاتی بوون و شارۆمەندینیان لێ بسێنرێتەوە لە سلێمانیە لەسەر هەولێر لەبەرەوە تورکمەنن یا مەسیحیە یا مەسەلەن ئێزیدیە یا کاکەیی ئەمە نییە بەڕێی من ومثلا چاوکراویانەیە لە وەزارەتەکان بەشدارن چیوچی بەڵام قسەکەوەیە ئێمە لەگەڵ عێراق لەگەڵ عەرەب ئەوان ئوستاز خۆی گرفتەکە ئەوان یەکەم ئەکسەرێتی سیستەمە سیاسیەکان و ئەوان باڵا دەستن و ئەوان پێکات مەسەلەن ئەگە حسابی عەرەبکەی پێکاتون لە لانی کەم 22 دەوڵەتی عەرەبی و ئیمکاناتێکی گەورەی ئیمپراتۆرەتی فارسی و تورکی ئەوانن وەکو سیستەمی سیاسی وەکو نەتەوەی سەردەست ئێمەیان قبوڵ نییە ئەگەر ئێمە قبوڵمان ئێمە هیچ کێشەمان نییە لەگەڵ تورکیا بژین مافە ئەو وەکو خۆ دوتت خودی پێکەکەکەن بەشێک نوێنەرایەتی بەشێک لە خەڵکی باکوورەکە بۆ سەرۆکەکەشیان دەوڵەت نەتەوەی ناوێ باشە سەرۆکی شارەوانی بیتێ و پاسەوانی سنووری بیتێ و بە زمانی خۆی قسە حکمی ذاتی بیتێ و بە زمانی خۆی ئەمە بۆچی گوناحە بۆچی خراپ بەڵام ئێستا نەک هەر ئەوە نادا
ئەو هاتووەڵێ لە سووریاش نایڵم تۆ هیچبی باشە کۆماری ئیسلامی لە سۆماڵیش ناڵێ لە سۆماڵش ناڵێ ئەڵێ لەسەر مانگ ئەڵێ کوردی باش ئەوەیە کە لە گۆڕستانە کاکە ئەم چەمکە کاکێ کوردی باش ئەوەیە لە گۆڕستانە ئەمە چۆن مەسەلەن ئەتوانی لەگەڵی بژی چۆن مافی هاوڵاتی بوونت پێدا چۆن مافی شارۆمەندونت پێدا کوردی باش ئەوەیە لە گۆڕستانە ئەو قسانەی مدەتێکەکەن بە نظری من جگەل لە تاکتیک بۆ تێپەڕبوون لەو بارودۆخە سیاسی کە ڕەنگە مەترسیان لەسەر دروستکە لەسەر یەک پارچەی تورکیا هیچی تر نییە نە پرۆسی ئاشتێک وجودی هەیە بەڕاستی کەپەکەکە کەوتۆتە داوی و نە باوەڕیشیان بەوە هەیە یعنی نە ئیمانیان بەوە ئیمانیان نە بۆ قسانەیەبردنی تیرۆر تیرۆر کاکە لە ناوبردنی تیرۆر ئەگە بە قەولی ئەوان ڕاستە کە درۆیە بۆ لەگەڵ هەدەپە مامەڵە ناکەی کە نوێنەرایەتی ڕسمی خەڵکی کوردستانەکە لە ناو پەرلەمان وانە بۆ لەگەڵ ئەوان نایکە نەکە لەگەڵ ئەوان میکە خۆت لەگەڵ سەد کەسایەتی لە باکووری کوردستان کە نوێنەرایەتی کوردیش بکەن لەگەڵ ئەوان دانیشە مافەکانیاندا نەخی قسەکەەوە نیە قسەکەی ئوستاد قسەکە ئەوەیە چەمکی کوردبوون و هاوڵاتی بوونی ئینسانی کوردی قبول نییە لەنا ئەو جوگرافایە عەقڵیەتی و دەستورەکەشی دەستورەکەیەتی ئایننامەکەیەتی بیر و باوەڕەکەیەتی خۆت ئەو تورکیا لەوە تا ئیمپراتۆرەتی عوسمانی خۆ دەزانی 600 ساڵ ئیمپراتۆرەتەوە لە دروستبوونی دەوڵەتی تازەی ئەتاتورکیشەوە ئەمە بەردەوامە ئوستاز خۆ تەنانەت ئەمانە نەک ناویان کورد نەبوو ئەمانە ناویان تورکی شاخاوی بوو و ئەمە قسەکە لەسەر بەسڕاستی قسەکە لەسەر کوردی تورکیانیە لەسەر سووریانیە ئێمە هەموو ئەو ئینسانانەی کە ناومان کووردە لەناو ئەم سیستەمە سیاسەیە ئەم جوگرافیانەیە قوربانی دەستی ئەم جۆرە بیرکردنەوە فاشستی و نائینسانی و ناسیۆنالیست و مەترسیدارین بەڵام قسەکە لەسەر چییە لەناو ئەو ناهەموو ناهەموارەیە ئەو هەموو جەبەروتەی ئەمانە خۆمان گرتووە ماوینەوە گەلی کورد ماوەتەوە بەردەوامیش هەنگاوی باشتری ناوە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینا کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەشتر و میوانێکی تر و بابەتێشتر خواتان لەگەڵ